سڵاو لە بینەرە ئازیزەکانی 964 خۆشحاڵم لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەبمەوە میوانی ماڵەکانتان. ئەم شەویش کۆمەڵێک پرسیاری دیکەم بۆ ئامادەکردوون و کۆمەڵێک دیارە بەخشم تا کۆتایی لەگەڵ ما بن بزانین کێ بێتە خاوەنی خەڵاتەکانمان. بابڕ چۆنی؟ باشم لەخۆی بەزار سوپاس. یاخوا باشبی. مامنون. ڕۆژانە بەچی سەقاڵی؟ لاوەش. ئەوە نۆکا و باقلە و گەرمەشامی. گەرمەشامی. ئەو کەی ڕۆژە پێڵێن گەرمەشامی؟ ئەوە گەرمەشامیە. ئەو زەڕاتەوە تەڕی. ئێوە هیچ فەرقی نییە. چۆن فەرقی نییە؟ یەک زمانە یەکە کەی برژێنیە بێ هەر یەکە هیچ لە گۆڕن هاتەم شاکە. ئەخ گەرمەشامی سپێکە نارێ ها؟ ئەوە دەتەقی ئەو نییە. ئێوە تۆڵە چی؟ گەرمەشامی. گەرمەشامی. شاندەری. شاندەری. فەرقە چیوانی هەر ئەو دنکەیەوەی لیدێ ها؟ هەرەوەی ئەزانم بەڵام بە تەڕێ و بەوشکی. هیچ لە گۆڕن. باش. سۆشیال میدیا بەکارێنی؟ هەر مۆبایلم نییە. چۆن شتی وابێ؟ والله مۆبایلم نییە گەنجم تەمەنم 31 سارە مۆبایلم نییە. ئەیا خۆتە من درێژ بی. ئەی دوایی چۆن لە شوێنێک سێری ئەم چاڵپێکەوتنی خۆمانەکەی؟ برادر زۆرە. برادر زۆرە؟ ئەو مۆبایلم نییە. والله دەوەراگە پێت کراوە حەقی خۆت. ڕەمزی لەسەرە؟ نا هیچی لەسەر نییە. بۆ پێم ناکرێتەوە ناتەوە باشە؟ ئەوە تا کاکە کە نەبوویتەوە نا ئەیچی؟ قەپات هێشتا هەنگوو بەس لە مۆبایلی باش دەزانم. ناک سەردەمانێکی ژێمەوانەمان پێ ئەوانەتان نەبووە. بۆ نەبووە. ئێستا تۆ سۆشیال میدیا بەکار نهێنی؟ نا بەخۆی هیچ نازانم. ئەمیش پرسیارەکانم زۆربەی لەسەر سۆشیال میدیایە. یا لەبرێ. ئێستا من چی پێ بڵێ بانی؟ سبێ بە کەیف خۆت بەدری خۆت. بە کەیفی خۆم؟ باشە من شتێک بە تۆ ئەڵێم تۆ سێ جار لەسەرێک بە خێرایی بۆ منی بڵێرەوە من خەڵاتەکەی خۆم پێشکەشی تۆەکەم. یالا گەنمەشامی. ئای لەو سێ جارە با من پێت بڵێم خۆتە بە منی ناڵێ. بڵێ چوومە تەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێ تەقە. چوین هەر چوین. دەیەڵا دەی. کورە نازان بە دوو ڕۆژ کەس پێرنام. چوومە چەمی چەقەڵان. چەقەڵ چەڵتوکێ تەقان. چوومە چەمی چەقەڵان چەڵتوێک تەقی. کورە چەڵتوک ناتەقێ. چێ نازانم ئەمە نەکچێ ڕای خوایە و پرسیارەچێ. دە باشە گۆرانێکم بۆ بڵێ بە خەڵاتەکەی خۆمە بەمە. يلا دێ گۆرانی بۆ بڵێ. خۆمە نعنیە دڵداری بترسی بڵێ بێزاری بۆ نابێ خۆشەویستم زۆر خۆشە وەفاداری. بەستە دڵ لە دڵمەدا با بڵێن خاوەنیاری. خاوەنیاری؟ خاوەنیاری. کورە یارم لە چییە بخاتری خوای ئەوە یاری. ئەم گۆرانی تۆ شێرم بۆ ئەڵێی. شاعر نییە گۆرانیە بەخوای. بیڵە بە گۆرانی بیڵێ. ئەو قەراتەی دەبینی؟ جێگا ڕازوونی یازا من دڵم داوە بە تۆ دوێنێ بە یاری تازا گەرچی ڕێگای دووریەکەت گەلێک برند و هەورازە مەعاڵە دۆستی من بی دۆستی بەدڵم شانازە. ئەیچە؟ وڵای خۆی شعر بوو؟ شاعر نییە بەخوای. والله هەردوو گۆرانی بە زۆت بۆرێ شاعر. وەڵا خۆشە گۆرانی ئاها بێ. ئەگەر گۆرانی ئەوها بێ؟ بەستە. حەیرانێک لۆ برێم؟ دێڵا حەیرانم نازانم. وەڵا دوو گۆرانیم گۆ هیچ پێ ڕازی. ئاخر نابێ نا. دەوای دەردەکەم پەری خوڕینجی چۆنی گادەری بێنە ماچت کەم ئەی شازادەی پشدەری گەر لەسەر تۆ بفەوتێم وەکو سمایلی سەردەشتی لە ماشێنی وەرگەڕێم ئەو گوڵی دەبەم و دەڕۆم ڤیترڕام پێ و دەڕۆم. بەسە دەبەسە گۆرانی نەما خڵاس. گۆرانی نەما خڵاس خەی نامیش هەدەی خۆم پێشکەشی تۆ ئەو بەم نەڵێ پیرۆزە. والد کەم دەکەمەوە فەرمی ئەو برادرە شزوک بوو دەستخۆش مەمنون سپاس دەکەم. چۆنی؟ باشی؟ ئەحواڵە؟ چاوەکەم. ڕۆژانە خەریکی چیت؟ وەڵی لە بڕۆژێ فرۆشم. گوڵە بە ڕۆژە فرۆشی؟ بەرێ. بەخوا منە بم بە مشتری دایمی تۆیتر. چاوەکەم. کەس نێوە بزان بەقەدەر من گوڵە بە ڕۆژە بفرۆشێ. زۆر ئەی خۆی گوڵە بە ڕۆژەکە لە کاتیش کردن؟ ئەرە وەڵا. باش. سۆشیال میدیا بەکارێنی؟ ناوەڵە کەم بەکار دەڕێم. ئینستات هەیە؟ ئینستاگرام؟ بەڵێ. ئارۆلایتم. فەیسبووکیش هەیە؟ 964 فۆلۆ لای کردووە؟ بێزەحمەت پێش هەموو شتێ بە بەرچای خۆمەوە بیکە بۆ دوایکە چاڵپێکەوتنەکەی خۆت ببینیتەوانە؟ لە چەخە؟ لە فەیسبووک لە ئینستاگرام. ڕاوەچمە سەر فێسبووک. ئەمە یەک. بەناوی چییە؟ 964 کا لێ دەتخوا؟ بێنە با خۆم بۆ بکەم. اینجا تۆ بۆم باس بکە بزانم بێجگە لە گوڵە بە ڕۆژە فرۆشتن بەچی خەریکی؟ وەڵا هەر لە بڕۆژە. هەر گوڵە بە ڕۆژە لەشە ساغ بێ 964 ئەمە چییە؟ لایکم کرد. سناپت هەیە؟ ئایا. زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە؟ وەڵا زۆر تەمسا سناپی ناکەم. تەماشا ناکەی؟ ناوەڵە کەم تەمسا دەکەم. ئاخیر نامی سناپی خۆتم شانەی بزان بۆ کێت ناردەوە؟ ئەوە تەمساکە. ئەی دەی؟
ئەم لە سناپەوانە بێ منەتم وێنێ بەزار ئەی چی زۆر بەکارێنی چی زۆر وەڵا بەکارێنی تیکتۆک تیکتۆک ئارە وڵا لە تیکتۆک ناما گۆڕیتەوە نانیکو نامانێری بۆ خەڵک نامەت بۆ بنێرێ زۆر نامە بۆ کێنێری لە تیکتۆک ناوەڵا کەم ئەی چی لەکوێ زۆرترین ڤیدیۆ بۆ خەڵکەنێری زۆرترین نامە بۆ خەڵکەنێری وەڵا لۆ برادران لۆ برادەرەکان ئارە وڵا کامیان لە هەمویان نزیکترە وەڵا کوڕە خارەکانم باش ئەوە ئەگەر بڵم ئێستا بە بەرچای منەوە کێکیان بلۆکەکەی نا بۆ ناوەڵا بلۆکی کەم آه. ئارە وڵا بلۆکی دەکەم لۆ ناکەم ئەوەندێ برادەرایەتەکەتان ناوەڵا لێیان بێزار بووینە بۆچی ئەی بۆ برادەر تاگەر لی بێزار بوویت زۆری درن زۆر تۆ بۆ پشتەکەی تا کامێراکە بۆ پشتەکەی تا کامێراکە کا پشملام کتە کایمرا ئێ سە بلۆکێکەی تۆ باش ئێکێکیانم بۆ بلۆکە دوایی بەڵام لەسەر من شتێکت پێڵێم سێ جار بە خێرایی بەسەرێکەوە بۆم بڵێرەوە میش خەڵاتی خۆمەیان بێتەوە بڵێ چلورچی ملچرچی پێچرچی ئەمبەری چەم یەکسانە بە چلورچی ملچرچی پێچرچی ئەوبەری چەم چلورچی ملچرچی پێچرچی ئەمبەری چەم یەکسانە وەڵا بامەمەوەی نازانی باشە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ تەوتو پێچە ئەوە چیەوە هەموو سێشەمێک لە ماڵی شاسواش لە ساوەرەیە ئەوانەی خۆتانایی دەڤەری هەولێرەوە زۆر بەکارێنن کاو کورهەرەوەی نارێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسواش لە ساوەر هەیە ناوەڵە کورەوەی نارێ ئەی دە شتێکم پێشکەش کە بۆی میش خەڵاتی خۆم بم بەتۆ شعر بەسەرات گۆرانی شتێک نوکتە گۆرانیوانە نازانم ئەی چی بە برادەرەکان تەڵەن فەرات زیرەک دیارە بۆیان ناڵێ ڕۆژانە گۆرانیان بۆ ناڵێ ڕۆژانە ئەگەر تۆ شتێکم پێشکەش گۆران لێ دەم بەس نازانم ئێمەش گۆرانی گوێ دەیبست لی نازانین گڵێ نازانم وەڵا ئەم خیندەواریم نیە ئەکەواتە گلەی ناکەی گەر خەڵاتە نێوانین لەبەرشی پێشکەش نەکرد سلااوت لەبێ سلااوت لێبی خاتم ڕۆژانە بەچی سەرقاڵی خەریکی چیت ڕۆژانە بەچی مەشغوڵی واللهی مار مەشغولم بەڕاستیە من کابرایەکی مسلمان الحەمدولله هەر مەشغولم لە ئیشی خۆم کاسبم هەر بە نوێژکردن و بە قوڕان مەشغولم هەر ئەوەندامە مەشغولن الحەمدولله ئینشەڵا قبوڵ بێ سۆشیال میدیا بەکارهێنی ناوەڵە هیچ سۆشیال میدیام نییە الحەمدولله هیچ شتێک هیچ شتێکم نییە ئێستا من بڵێم دواتر لەکوێ سێری ئەم پرۆگرامی خۆتەکەیتەوە لەکوێ سەیرەکەی بەخوا سێری هیچ ناکەم بەس ئیشی خۆم و کاسبم واری هەر ئەوەندەیە ئەها باش مادەم خەریکی قورئان خوێندنیە بە دەنگە زۆر خۆش بێ من دەنگم لە قورئانی باشم ئەحکامم باشە بەس لەمانکردنی باشترم الحەمدولله باش لەبەر ئەوەی کە سۆشیال میدیا زۆر بەکارنانی پرسیارەکانی من زۆر پەیوەندی بە سۆشیال میدیاوە هەیە ئەگەر تۆ شتێکم پێشکەشکەیت بۆ نمونە دەنگت خۆشە لە قورئان خوێندن پارچەیە قورئانم بۆ بخوێنی منیش خەڵاتی خۆم پێشکەشیتەوەکەم چاو مشکێنیە بە سەد چاو خۆش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب هرون يا هوايتي أنا نشرح لك صدرك دەستەکانت خۆش بێ دەنگت هەر خۆش بێ بمێنی منیش خەڵاتی خۆم پێشکەشیتەوە زۆر سپاس بۆتم زۆر سپاس فەرموو دەستەکان خۆش بە هیواویستی لێ ببینی دەستەکان خۆش زۆر زۆر سپاس چۆنی باشن سپاس ساعتێکە قساکەین تاڵم چۆنی ها ڕۆژانە خەریکی چیت وڵا هەر ماڵ و شتیوە هاوسەرگیریت کردووە چی؟ هاوسەرگیریت کردووە زۆر کردووە مناڵەت هەیە بەڵێ دوانم خۆلێت نەسەنێ زۆر سپاس سۆشیال میدیا بەکارهێنیت ئارە وڵا زیاتر چی بەکارهێنی تیکتۆک تیکتۆک ئارە ئەی سناپ کچان لەگەڵ سناپ زۆر بینیان خۆشە سناپ و تیکتۆک هەردووکە باش بێگومان ڕۆژانە ڤیدیۆ و وێنەی زۆری شەکریت وایە وایە وڵا کامێرا ڕۆڵەکەت چەند ڤیدیۆ ڕسمیتایە ینی چەند ڕسمتیایە زۆر زۆرن وڵا زۆر زۆر ناژمارەیەکم پێ بڵێ گەر ژمارەکە ڕاست دەرچێ میش خەڵاتێن بە تۆ پرسیارەکەم چەند ئاسانە ینی چۆن ئێستا ناو کامێرا ڕۆڵەکەی تۆ چەند ڤیدیۆ ڕسمی تێدایە وڵا زۆرن زۆر نییە ژمارەکەم پێ بڵێ ینی 4-5 4-5 بە دەقیقی پێم بڵێ بۆ نمونە بڵێ 4250 ڕسم نازانم وڵا نازانم
باش شواز لەوەیان بێنە نازانی زۆرترین سکۆر ستریکت لەگەڵ کێ هەیە لە سناپ رفيقهم لەگەڵ ڕەفیقەکەت ئەگەر ئێستا پێت بڵێن بلۆکی کە بلۆکێکی نا والله مێرمێ خەڵاتی بەمێ خەڵاتی نایە باش تۆ شتێک پێشکەشی خلات رفيق خو بلوك بكم ئەیچی نا والله نايكا نایکەی رفيقك زور باشا چمك باش ئەی ئەگەر بڵێم تۆ شتێکم پێشکەش کە گۆرانی شتێک میش خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم جوان گۆرانی یەکەم بۆ بڵێ خەڵاتێک واي نا والله نازانم بۆ دنگم خوش نيا شعر نازانم بەسەر هات نوکتە هەر نازانی نا والله ئەگەر خەڵاتن هێمە گلەی ناکەی نا والله نازانم تاوا دەستەکان خۆش بێ زۆر مەسەر سپاس جان. دەست خۆش سڵاوت لێ بە خاتونکە سلااو جناب بشت زۆر سپاس پێم بڵێ ڕۆژانە زیاتر بەچی سەرقاڵیت ولا دوام و ماڵ قورس نییە ئیشی ماڵە و دەوام هەمووی بەسەرێکەوە باکسەوە ئیشی داوام خۆشترە لە ئیشی ماڵێ توانە تۆژۆکو من وای زۆر حەز لە ئیشی ماڵەوە نییە نەک هەزم لێ نەبێزانی ڕۆژانە کە تۆ لە ماڵ ئیشەکەی هەر هیچ دیار نییە بەڵام کە ئەچی و ئەچێ داوام و دێ ماڵێ ئەوەی ماڵش یعنی با بڵێن ئەگەر پیاوە تا بێ مەسە مناڵەکانت یاوە یارمەتی شەکەدان بەس کە تۆ ژنی ماڵ بیناوە لەو شتانە نییە کە تەنانەت لە ماڵەوە چەند ماندوابی دوایی کە دێن ئەلیۆن لە خۆ هەر لە ماڵ بووی چت کردەوە نیە بێجگە لە کارکردن لە ماڵەوە کاتەکانی خۆت بچی بەسەر بێ سوۆشال میدیا بەکارێنی بەێ چ شتێک زۆر بەکارێنی وڵۆ زیاتری نستا ئینستاگرام بەێ زۆرترین دایرکتت لەگەڵ کێ لە ئینستاگرام وڵە لەگەڵ برادەرەکانم لەگەڵ ئایلەی خۆم باش ئەگەر بڵێم ئاخر کەس کە دایرێکتان بەیەکەوە هەبووە لە ئینستاگرام بلۆکی کە بلۆکێکی بلوکێکم بەس نازانم کێیە دەبێت سیریکە بلۆکیەکە وەڵا فرۆشرای هەچ کەسێک بی بلوکێکم ئەخرۆ بزانم دەبێت خوشکم بێ ئەخیر کەس وەڵا خوشکی فرۆش بزانم دەبێت خوشکم بێ خەتەکەشی تۆزە خاوە هەر زۆر زۆر خاوە نەکتۆزە جا تۆ پێچە دەنگێ بۆ شعر و گۆرانی وشت زۆر خۆش بێ نا با خۆ بەتامانی بلێ شێرم شعرێکم بۆ بخوێنەرەوە بخوای پێش نازانم. بلۆکەکە بابی کە ئەخنا جارێ بزانم کێیە ئەوجا کێە ئەوە تا یەکەم دانا ئەوە نییە پێ ناخوا ئەوەی یەکەم دانا لە فامیلی نافامی ئەخرەوە من نەمناردەوە ئەو لۆ منی نردووە هەرچی بێ آخر دایرێکت ناتوانم بلوکی ئەویان بلۆک ناکەی نەبیش باش شتێکی تر بادەمەوە بلۆگ ناکە ئێوێ سێم دانا فامیلیەکە بۆی دوم دانا فامیلیەکەم باشە شتێکی تر شتێک بە سۆڵێم سێ جار بەسەرێک بەخێرای ئەوش ناتوانم بڵێم بێ یارمەتی تێ منە خەڵات بکەم تۆر ناتەوێ خەڵاتەکە کرد فەرمو باش سێ جار لەسەرێک بڵێ چوومە چەمی چقەڵان چقەڵ چەڵتوکیە تەقان چوومە چەمی چەقەلان چقەڵ چقەل چەڵتوکیە چەلتوکی ئەتەقان چوومە چامی چەقەلە ئەوە باشە زان بەس ئەوەی دوومەکە چقەڵ چەڵتوکی ئەتەقان بەس لێک پێ بگە ئەتوانین بێڵیتەوە چقەڵ چەڵتوکی ئەتەقان ئەی تەقان نازانم چوومە چەمی چقەڵان چوومە چەمی چەقەلەنەوە ئەگەر بێ چەند جاش هەر ئەلێم چوومە چەمی چەقەلە چقەڵ چەقەل چەڵتوکی ئەتەقان چەلتوکی ئەتەقاند چوومە چەمی چەقەلان چەلتوک چەمی ئەتەقان چەڵتوک چەم ناتەقێنێ باش سناپت بەکارێنی بەێ ئەتوانی کۆتانامی سناپی خۆتمان پیشان بێ نا ئیدی ئەکاکە من هەرمێ خەڵاتە بە ناتوانە من لە سناپ کەم یعنی سناپ کەم بەکاردێنم زیاترش لەگەڵ ئەم برادەرەیە ئێستا من ئەگەر لە پێش خۆی بلۆکی کەم بلۆکی کەم لە جارێک تر وەرم ناگرێتەوە دیبێ نیشمان تێکەچە ئێ باش شتێکی تر ڕسم و ڤیدیۆت زۆر لە نامۆبایلەکەتەیە تقریبان بەێ چەندێک وڵە زۆرم لەوانەیە هزار بێ هەزار لەوانەیە ناژمارەیەکم بەرێ ئەگەر نزیک بێ لێوەی هەر خەڵاتەیە من تقریبان با بڵێن هەفسەد و شتێک حەفسەد و شتێک بە حەفسەد و شتێکیش ڕازیم بیکەرەوە بزانە چەندی تێدایە هەر ئەمێ خەڵات یعنی ئێستا بچمە لەسەر ئەوە گەلەریەکەت کامێرا ڕۆڵەکەت چەندی تێدایە هەفسەد و شتێکە هەمووی 750 وڵای هەرویستم خەڵاتی بەمە چونکە لە هەر شتێکیان تۆزێکی ود و جورئەتیشی هەبوو کە دووەم کەس بلۆکە یەکەم کەس نا ئەینا خەڵاتی خۆم جەیەمە ئەخری یەکەم کەس ئەو خاتونە لێرە ڕاوەستەوە ناو جانتاکە ئەمە شتێکی کچانت بەمێ بۆی سوودی لێ ببینی مەسەرەن وەکو چی ئەشیایەک بێ کە بۆ مجەفەشت خانمە نەبێ بەس وەندە مجەفەم ئەوە ویستی مجەفەت باتێ بەس من مجەفەت نایەمێ
ئەتۆن باشم نەبزانی بە دیار بۆ قژم مجەفە کردوتم با مجەفە دەستەکانت خۆش بێ بە هیوای سوود بینی دەستەکان خۆش بێ زۆر سپاس سلااوت لە بە خاتون گیان سلااوێش باشم زۆر سپاس خاتون پێم بە ڕۆژانە زیاتر بەچی سەرقاڵی وەڵا بە ئیشکار لە دەرەوە شکارەکەیت بەڵێ قرس نییە کاری ماڵە و کاری دەرەوە بەیەکەوە نەوەڵا قرس نییە ئیشەکەم باشە یعنی ماندووبوونی نییە زۆر مەدەڕە بوو باش لە شستاق بەیەخوا سوۆشیال میدیا بێنە چۆنە لەگەڵێ وەڵا باشم تقریبا 1964 لای کردووە بەڵێ لایکم کرد نازانم بە قورئانەویستە بێن ئێستا بڵێ چی نەم کرد نازانم جا دوایی مۆبایلەکە دەربێنە لە ئینستاگرام و لە فەیسبوک 1964 لایکە بۆی دوای پرۆگرامەکەی خۆت ببینیتەوە لە ئینستاگرام لە فەیسبوک و ئینستاگرام 1964 کوردی بەسەر چاوم دوایی ئۆکێ خۆش بە سناب زۆر بەکارێنی سناب تا حد زۆر نا زۆرترین سکۆرت لەگەڵ کێ لەگەڵ برادێک ئەگەر بڵم ئەو برادرت بلۆکە بلۆکێکی بلۆکی کەم نازانم لە تۆ نازانم ئەیفرۆشی نافرۆشی بە خەڵاتەکانی من بلۆک یەکەم دوایی چاکێکەوە ئەی دڵی چۆن چاکەکەیتەوە دڵیشی چاکە بێ چاکە دڵنیای دڵنیا باش کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە تیانە هیچ تیانە هیچ ڕسم و ڤیدیۆت نەکردو تا ئێستا زۆر کەم یعنی نەونە ڕسمۆی ناگرنەوە هەر هیچی تیانە هاتیە بەس کەمە ژمارەکەی توانی پێم بڵێ بە دەقیقی چەندی تێدایە شاید 50دان ها باشە شتێکی تر تۆوت من نوێیە مۆبایلەکەت نوێە بەڵێ پیرۆزە سەلامەت بێ خۆڵم شتێکت پێڵم بە خێرایی سێجار لەسەرێک بۆم بڵێرەوە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێ تەقە چوومە چەمی چەقەڵان چەپک چەپویە تەقە دەزانم قورسە چەقەڵ چەپوی چەڵتوکی چەڵتوکیە تەقە ئەتەقان تەقان دەی چوومە چەمی چەقەڵ چەقەڵان چەقەڵان چەقەڵ چەقەڵ چەپوی ئەتەقان چەڵتوکی چەقەڵی قورسە باشە شتێکی کرد لێ پێڵم هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوار لە ساوەر هەیە هەموو شەوێک لە ماڵ شاسوار شاسوار ناستێ هەموو سێشەمەیەک هەموو سێشەمێک لە ماڵ شاسوار چی هەیە لە ساوەر لە ساوەر لە ساوەر هەیە هەموو سێشەمەیەک لە ماڵ شاسوار لە ساوەر هەیە تواوە خێراییە گۆرانێکم بۆ بڵێ دەنگم هیچ خۆش نییە کێوتی خۆمەزان. تۆ ببیڵی من گوێم لەبێ من ئاخرەزانم ئستعدادم لێ نییە خەڵاتەکەی خۆم تێمێ دێ ناژێڵم بەڵێ کابرا بلۆکەی نا ئستعدادم نییە لە گۆرانی باوە هیچ فەرمو کابرا بلۆکە با خەڵاتە بمە والله من بم دوای ئەوە هیچ چاک نابمەوە بە خەڵاتێکی بچکۆلانە من بلۆکەی حتمما نۆنمەمی تایە ببینم کامیان زۆرترین سکۆرە زۆرترین سکۆر بەڵێ ئەو سکۆری هەر نییە نا مسکۆرم نییە ناڵم نوێیە باشت بۆی خەیاڵم بۆی هیچ کێشەی نیەوە فێڵە لە من یەکەی ئەی ئینستاگرام ئینستاگرامیش کێشت نییە ناوەڵ بەخوا ئەمە زۆر مستەیتەرە فەرمو بلۆکیکە مویمەوە یەکێک بلۆکەی من کێشەم نێ دەی لەبەرەوەی سکۆری نییە چی لێ بکەم مایکەکەم تۆژی سعاجەکە زوو پێم وەڵێنە مایکە تۆزە لابە نا باب ئەوە باشە ئەی والله خۆزگەم پێی نەبێ دانە لە هاوکارەکان زۆر شتێکیاس کردم بەسمەوە ئەزانم لەبەرەوەی دوایەکە ئەڵێ دەیڵا لەمە بەرنامە بوو بەس من بم لە باتیەوە چاک نابمەوە چونکە تێک مهم نییە چاکێکم چاکێکم جەرگەکەم خەڵاس مەیتێ گۆراین بۆ نەوتم گلەی بێ دێ هەر هیچ نازانم شعر شعریش نازانم لە کاتی ئیشەکە بەسەر هات دانێک بیەوێ بخن کە دەری بێنم لەوای استعدادم هەیە لە هیچ ترانی دەیەخوا هەمیشە لە هاوکاریابی زۆر زۆر سپاس دەستەکان سەلامەت ئازیزانم پرۆگرامی ئەم شەویش کۆسایی پێهات هەموو خەڵاتانەی کە پێم بوو بەخشیمەوە هیوادارم خەندێکی بچووک ماخسپێتە سەر لێوەکانتان تا پرۆگرامێکی دیکەی فانۆست و لە جێگەیەکی دیکە و لە شوێنێکی ترە بە میوانی ماڵەکانتان و کۆمەڵێک پرسیاری نوێتان بۆێنم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک ماڵاوە.